سلاوی خواتان لەبێ قوتابیانی ئازیز، من مامۆستا نورەدین بەهزاد ئەحمەد لە ئامادەی شێخ محمودی کوڕان لە هەولێر. قوتابیانی خۆشەویست، بە پەنا بەخوا لەگەڵتان دەبین لە بابەتی مێژووی پۆلی 12 کە دەست پێ دەکەین لە سەرەتا لە بەشی یەکەم بابەتەکەمان ململانەی نێوان دوو هێزی سیاسی گەورە، ئەویش عوسمانیەکان و سەفەویەکانن، بەڵام لە ڕووی کاریگەری لەسەر بارودۆخی کوردستان. بابەتی یەکەمما کە دەچینە ناوەڕۆکی بابەتەکە عوسمانیەکان و سەرەتای دەرکەوتنیان. ئاخۆ بزانین عوسمانیەکان چێن، چۆن دەرکەوتن، ئەو هێزە سیاسیە چۆن توانیان پەل بەهاوێژن و دەسەڵاتی خۆیان بەسەر کوردستان و وڵاتانی تردا بچەسپێنن. لە سەرەتا دێن باسی چ دەکەین قوتابیانی خۆشەویست؟ باسی عوسمانیەکان دەکەین. طبعاً عوسمانیەکان بە پێناسە ئێمە زیاتر ئاماژە بەو پرسیارانە دەکەین کەوە لە شێوازی هەڵبژاردن دێتەوە. عوسمانیەکان چێنە؟ بەڕەگەس هۆزێکی تورکن لە ناوەڕاستی ئاسیا دەژیان لە ژێر فەرماندەی میر ئەرتوغڵ. کەواتە عوسمانیەکان پێشی هەموو شتێک پرسیارن بۆ نمونە لۆ دێتەوە، دەرێ بەڕەگەس دەستنەوە سەر هۆزێکی تورک کە لە ناوەڕاستی ئاسیا لە ژێر فەرماندەی میر ئەرتوغڵ ڕوویان کردە باکووری ڕۆژ ئاوای ئەنادۆڵ. پرسیارەکە بەو شێوەی دێتەوە بۆ نمونە. کەواتە چێنە ئەوانە کە بەڕەگەس دەستنەوە سەر هۆزێکی تورک عوسمانیەکانن خۆشەویستان. بۆ نمونە پرسیارێکی کرد بۆ دێتەوە، دەڵێ عوسمانیەکان بەڕەگەس هۆزێکی تورکن لە ناوەڕاستی ئاسیا لە ژێر فەرماندەی هەڵبژاردنە ئەوە لە سەرەتای سەدەی 13 لە ترسی ڕاودونانی مەغوڵ ڕوویان کردە باکووری ڕۆژ ئاوای ئەنادۆڵ. کەواتە لێرە عوسمانیەکان دەتانین بکەینە هەڵبژاردن، لێرە میر ئەرتوغڵ دەتانین بکەینە هەڵبژاردن، سەدەکە دەتانین بکەینە هەڵبژاردن، باکووری ڕۆژ ئاوای ئەنادۆڵیش دەتانین بکەینە هەڵبژاردن. کەواتە بە شێوەیەکی گشتی عوسمانیەکان هۆزێکن بەڕەچەلەک تورکن لە ناوەڕاستی ئاسیا لە ژێر فەرماندەی میر ئەرتوغڵ لە ترسی ڕاودونانی مەغوڵ ڕوویان کردە باکووری ڕۆژ ئاوای ئەنادۆڵ. لێرە نازناوێکمان دێتە پێشی ناوێکمان دێتە پێش کە ئەویش عوسمانی کوڕی ئەرتوغڵە. عوسمانی کوڕی ئەرتوغڵ چێیە؟ سەرکردەیەکی بەناوبانگی تورکە کە نازناوی عوسمانیەکان دەگەڕێتەوە بۆ ئەو. کەواتە ئەگەر پرسیارت بۆ هاتەوە لێ پرسی نازناوی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە بۆ چێ؟ عوسمانی کوڕی ئەرتوغڵ. ئەمە ڕاستە، گۆتمان هۆزێکن بەڕەچەلەک تورکن لە ناوەڕاستی ئاسیا دەژیان. چێنە؟ عوسمانیەکانن. عوسمانیەکان هۆزێکی تورکن لە ناوەڕاستی ئاسیا دەژیان لە ژێر فەرماندەی داش. بۆ نمونە دەیکەینە داش وەکو هەڵبژاردن لە ترسی ڕاودونانی مەغوڵ ڕوویان کردە باکووری ڕۆژ ئاوای ئەنادۆڵ میر ئەرتوغڵ. کەواتە لێرەش سەرکردەیەکی تورکە کە نازناوی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە بۆ ئەو. ئێستا کە دێن لێرە وەکو تێبینیەک ئاماژەم پێکردووە کە ئەو تێبینیە لە شێوەی هەڵبژاردنیش ئەگەر بۆ تاتەوە خۆشەویستان. دەڵێ عوسمانیەکان بە چەند هۆکارێک توانیان میرنشینێک دروست بکەن لە ساڵەکە. کەواتە عوسمانیەکان توانیان میرنشینی خۆیان دروست بکەن لە چ ساڵێک؟ 1299. ئەو ساڵی لەبیر نەکەی خۆشەویستان، ئەو ساڵە زۆر گرینگە. کەواتە عوسمانیەکان بەهۆی چەند هۆکارێکەوە توانیان میرنشینەکەی خۆیان دروست بکەن لە ساڵی 1299. دێنە سەر پرسیارێکی تر کە دەڵێ عوسمانیەکان بە درێژایی هەردوو سەدە ئاگاداری ئەو دوو سەدەی بە خۆشەویستان 14 و 15 دەسەڵاتیان سەپان بەسەر چێندەر. عوسمانیەکان لە بەدرێژایی هەردوو سەدەی 14 و 15 دەسەڵاتی خۆیان سەپان بەسەر. بۆ نمونە بە هەڵبژاردن لۆ دێتەوە ABCD. یەکەم ئاسیای بچووک، دووەم نێوە دوورگەی بەڵقان. کەواتە عوسمانیەکان دەسەڵاتی خۆیان سەپان بەسەر هەر یەک لە ئاسیای بچووک و نیوە دوورگەی بەڵقان بە درێژایی هەردوو سەدەی هەڵبژاردن 14 و 15.
عوسمانیەکان بە درێژایی هەردوو سەدەی 14 و 15 دەسەڵاتی خۆیان سەپان بەسەر چێندەر ئاسیای بچووک و نیوە دوورگەی بەڵخان. ئێستا دێن تێبینێکی تکەمان هەیە کە باس لە پەلهاویشتن و فرەوانخوازی عوسمانیەکان دەکا. بابزانین دەڵێ پەلکشان و فرەوانکردنی زەوی لەلایەن عوسمانیەکان لە چێندەر لە ئەوروپا ئاگال لێبی لەو خاڵەی چونکە کە پرسیار لۆ دێتەوە ئەتوو دەبی زۆر دیقەت بدەیە شێوازی پرسیارەکەی تاوەکو بزانی وەڵامەکەی بدەیەوە. پەلکشان و فرەوانکردنی زەوی لەلایەن عوسمانیەکان درێژەی کشان لە چێندەر لە ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا. یعنی عوسمانیەکان لە ئەوروپا توانیان دەسەڵاتی خۆیان درێژە پێ بدەن لە چێندەر لە بەشی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا. ئەوە لەلایەک. ڕوخانی ئیمپراتۆریەتی گەورەمانەیە کە ئیمپراتۆریەتی بێزەنتیە. پایتەختەکەمانەیە کەوتنی قوستەنتینیە. چێ ئیمپراتۆریەتی بێزەنتینی ڕوخاند؟ چێ پایتەختەکەی داگیر کرد؟ سەرکردەیەکی عوسمانی بەناوبانگ کە ناوی سوڵتان محەممەد فاتحە. کەواتە سوڵتان محەممەد فاتح ساڵی 1453 دەڵێ ڕوخانی ئیمپراتۆریەتی بیزەنتی لەسەر دەستی سوڵتان بۆشاییە هەڵبژاردنە محەممەد فاتح. محەممەد فاتح توانی ئیمپراتۆریەتی بیزەنتینی بڕوخێنێ لە ساڵی 1453. لە ساڵی 1453 محەممەد فاتح توانی ئیمپراتۆریەتی بێزەنتی بڕوخێنێ پایتەختەکەیان داگیر بکە. چێیە؟ قوستەنتینیە یاخود قوستەنتینیە کەوت لەژێر یاخود قوستەنتینیە کەوت لەژێر فەرماندەی چێ؟ فەرماندە محەممەد فاتح. کەواتە محەممەد فاتح چێیە؟ سوڵتانێکی عوسمانیە توانی لە ساڵی 1453 ئیمپراتۆریەتی بیزەنتینی بڕوخێنێ و پایتەختەکەی داگیر بکە یاخود قوستەنتینیە دەسەڵاتی خۆی بەسەردا زاڵ بکات. لێرە ساڵێکی تکەمان هەیە ساڵی 1453 ئەمە گۆتمان 1299 لەگەر 1453 ئەو دوو ساڵە ئاگادار دەبی. ئەو دوو ساڵە یەکەمیان میرنشینی عوسمانی دروست بوو، دووەمیشیان 1453 ئیمپراتۆریەتی بیزەنتینی ڕوخا لەسەر دەستی سوڵتان محەممەد فاتح. دەینە سەر بابەتێکی تکە کەویش هەوڵدانی دەوڵەتی عوسمانیە. بابزانین دەوڵەتی عوسمانی بۆ فرەوانخوازی دەرەچی لە ڕۆژ ئاوای ئەوروپا ئاگال لێبی. ئەویت کە گوتمان چێندەرە ڕۆژهەڵات و ناوەڕاستی ئەوروپا بوو. ئەوەیان دەوڵەتی عوسمانی بۆ فرەوانخوازی دەرەچی لە ڕۆژ ئاوای ئەوروپا لە دوای ساڵی 1453 لۆ دەوڵەتی عوسمانی فرەوانخوازی کرد لە بەشی ڕۆژ ئاوای ئەوروپا لە دوای ساڵی 1453. ئەوە پرسیارە بەڵام دەتوانی بە شێوەی هەڵبژاردنیش بۆت بێنتەوە. دەرێ هەوڵەکانی دەوڵەتی عوسمانی بۆ فرەوانخوازی دەرەچی لە ڕۆژ ئاوای ئەوروپا لە دوای ساڵی چەند بوو؟ 1453 لۆ لە دوای ئەو ساڵە. لەبەرەوەی لەو ساڵە دەوڵەتی عوسمانی محەممەد فاتح توانی ئیمپراتۆریەتی بیزەنتینی بڕوخێنێ پایتەختەکەشیان داگیر بکە. ئەوە لێرە کە پایتەختەکەی داگیر کرد ئەوە بۆ هۆکارێک لە بۆ چێ؟ لە بۆ بەهێزبوونی دەوڵەتی عوسمانی، بۆ هۆکارێک لە بۆ بڕوا بەخۆ بوون، بۆ هۆکارێک بۆ فرەوانخوازی. کەواتە عوسمانیەکان پاش ئەوەی کەوا ئیمپراتۆریەتی بیزەنتینیان ڕوخاند پایتەختەکەیان داگیر کرد قوستەنتینیە، ئەوە هۆکارێک بوو لۆ بەهێزبوونی دەوڵەتی عوسمانی و زیاتر بڕوا بەخۆ بوون و فرەوانخوازی کردن. لە پاشەوەی عوسمانیەکان کە سەرکەوتنیان بەدەستێنا بەسەر ئیمپراتۆریەتی بێزەنتینی فرەوانخوازیان کرد لە ڕۆژ ئاوای ئەوروپا تا گەیشتنە نزیک ڤیەنە. تا چێندەر؟ نزیک ڤیەنە.
بابینە سەر سوڵتانێکی بەناوبانگ کە ناوی سوڵتان سەلیمی یەکەمە ناسراو بە سوڵتان یاووس. سەلیمی یەکەم چێە؟ چی کرد؟ کەی هاتە سەر تەختی حکومڕان تا چەند فەرمانڕەوایی کرد. یەکێکە لە فەرمانڕەواییەکانی دەوڵەتی عوسمانی کە لە ساڵی 1512 کەواتە لێرە 1512مان هەیە. ئەوە چییە؟ سوڵتان سەلیمی یەکەم دەسەڵاتی گرتە دەست لە دەوڵەتی عوسمانی تا ساڵی چەند 1520 سەلیمی یەکەم فەرمانڕەوایی کرد لە نێوان ساڵانی 1512 تا 1520 ئەوە ماوەی فەرمانڕەوایی سوڵتان سەلیمی یەکەمە کە لۆتاتەوە گوتی ماوەی فەرمانڕەوایی سوڵتان سەلیمی یەکەم 1512 و 1520 ئەگەر گوتی کەی دەسەڵاتی گرتە دەست 1512 ئەگەر گوتی تا چ ساڵێک فەرمانڕەوایی گرتە دەست هەتا ساڵی 1520. ئەو سەرکردە توانی گۆڕانکاری لە سیاسەتی دەوڵەتی عوسمانی ئەنجام بدە کەواتە یەکێک بوو لە فەرمانڕەواکانی دەوڵەتی عوسمانی توانی گۆڕانکاری لە سیاسەتی دەوڵەتی عوسمانی ئەنجام بدە ئەویش وەستان لە ڕۆژئاوا و فرەوانخوازی لە ڕۆژهەڵات کەواتە ئەو کابرایە ئەو فەرماندەیە گوتی ئەمن چیت کە لە ڕۆژئاوا فرەوانخوازی ناکەم ڕوو دەکەمە چێندەر ڕۆژهەڵات بە تایبەتی چێندەر کوردستان و نیشتیمانی عەرەب. کەواتە ئەو گۆڕانکارانەی کە سوڵتان سەلیمی یەکەم کردی بریتی بوو لە وەستان لە ڕۆژئاوا و دەستکردن بە فرەوانخوازی لە ڕۆژهەڵات بە تایبەتی لەسەر حیسابی چێ؟ لەسەر حیسابی خاچی کوردستان و لەسەر حیسابی خاچی عەرەب. دێنە سەر بابەتە شتکە خۆشەویستان. ئێستا کە باسی چ دەکەین؟ باس لە گۆڕانکاری لە سیاسەتی دەوڵەتی عوسمانی دەکەین بۆ سەر ڕۆژئاوا وەستا و ڕووکردن بۆ ڕۆژهەڵات. یعنی چ؟ یعنی فرەوانخوازی دەوڵەتی عوسمانی وەستا لە ڕۆژئاوا ڕووی کردە ڕۆژهەڵات بە تایبەتی لە کوردستان و نیشتیمانی عەرەبی. ئەو گۆڕانکارێک کە باسی دەکەین لۆ لە دەوڵەتی عوسمانی سەری هەڵدا چ هۆکارێک بوو وای کرد کە سیاسەتی استراتیجی دەوڵەتی عوسمانی بگۆڕێ. سێ هۆکارمان هەیە، سێ هۆکار هەیە لە دوای ئەوەی کەوا دەوڵەتی عوسمانی سیاسەتی خۆی پێگۆڕی. هۆکاری یەکەم لە سەرەتای سەدەی 16 سەدەکمان هەیە ئەو سەدەیە ئاگادار بە کە لە ناو بازنەکمدانایە. لە سەرەتای سەدەی 16 بابزانین عوسمانیەکان چیان کرد؟ عوسمانیەکان لە ئەوروپا زیاتر هەڵوێستی بەرگریان وەرگرت نەوەک هەڵوێستی هێرش بردن. یعنی لە سەرەتاکانی سەدەی 16 عوسمانیەکان هەڵوێستی بەرگریان وەرگرت نەوەک هێرش بردن. بیریان لەوە کردەوە کەوا شوێنی تر بدۆزنەوە بۆ ئەوەی فرەوانخوازی خۆیان تێدا بکەن. ئەو شوێنە چێندەرە؟ کوردستان و نیشتیمانی عەرەب. ئەمە گوتمان فرەوانخوازیەکە لە ڕۆژهەڵاتە کەواتە لۆ بیریان کردەوە لە ڕۆژهەڵات بۆ ئەوەی مەیدانێکی تر بدۆزنەوە بۆ فرەوانخوازی خۆیان بە تایبەتی چێندەر؟ بە تایبەتی کوردستان و نیشتیمانی عەرەب. دێنە سەر خاڵی دووەم. ڕۆژئاوای عەرەبیمان هەیە. کاتێک کە ڕۆژئاوای عەرەبی و ئاوەکانی خواروی عەرەب تووشی داگیرکەری پورتوگالی بوون دەرفەتی بۆ عوسمانیەکان ڕەخسان کە بێنە ڕۆژهەڵات بیخەنە ژێر دەسەڵاتی خۆیان. بە شێوەیەکی گشتی بەشی ڕۆژئاوای عەرەبی و ئاوەکانی خوارو دووچاری شاڵاوێکی گەورەی پورتوگالیەکان بوون کە ئەو ناوچەیە دووچاری شاڵاوی پورتوگالیەکان بوو. ئەوەش دەرفەتێک بوو بۆ عوسمانیەکان ڕەخسا کە بێتن بەرەو ڕۆژهەڵات بکەوتە ڕێ بۆ ئەوەی بیخاتە ژێردەسەڵاتی خۆی. بینە سەر خاڵی سێم خۆشەویستان کە خاڵی سێمیان زۆر بایەخدارە.
خاڵی سێم باسی لە چ دەکا؟ باس لە سەرهەڵدانی دەوڵەتی سەفەوی دەکا. سەرهەڵدانی دەوڵەتی سەفەوی لە وڵاتی فارس، لە وڵاتی ئێران. بەڵام کە دەوڵەتی سەفەوی لە ئێران سەری هەڵدا چ هۆکارێک بوو وای لە دەوڵەتی عوسمانی کرد. ئەو دەوڵەتە هەوڵیدا فراوانخوازی و پەلهاوێشتن بۆ کوردستان و عێراق بکات و وای لە دەوڵەتی عوسمانی بکات بێتە کوردستان، پاشان نیشتیمانی عەرەبی بۆ ئەوەی بەرگری ئەو هێزە بکە و بیخاتە ژێردەسەڵاتی خۆی. کەواتە خاڵی سێمیان پەیوەندی بە سەرهەڵدانی دەوڵەتی سەفەوی هەیە لە وڵاتی ئێران کە ئەوە بۆ هۆکارێک بۆ هاندەرێک بۆ ئەوەی دەوڵەتی عوسمانی پەل بە هاوێژی بۆ ئەوەی ئەو ناوچێش بیخاتە ژێردەسەڵاتی خۆی. خۆشەویستان، دێن باس کە تازە باسمان لە چ کرد هەندێک کۆکار بۆ نمونە کۆتمان گۆڕانکاری لە سیاسەتی دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1512 کە پێم گوتی ئەو ساڵە لەبیر ناکەی. سەرهەڵدانی گۆڕانکاری سیاسی لە استراتیجەتی دەوڵەتی عوسمانی لە چ ساڵێک بوو؟ 512 لە سەردەمی چێ بوو؟ سوڵتان سەلیمی یەکەم. لۆ گۆڕانکاری سیاسی لە دەوڵەتی عوسمانی سەری هەڵدا لە 512 لەبەر ئەوەی سوڵتان سەلیمی یەکەم لە ساڵی 1512 هاتە سەر تەختی فەرمانڕەوایی دەوڵەتی عوسمانی. ئەوە تەواو دەوڵەتی عوسمانی. با بێن بزانین دەوڵەتی سەفەوی کە سەرهەڵدەدا لە وڵاتی ئێران چ کاریگەری هەیە بۆ ئەوەی دوایە بینە سەر فراوانخوازی لە کوردستان. بەر لەوەی کەوا بینە سەر دەوڵەتی سەفەوی بزانین نازناوی دەوڵەتی سەفەوی دەگەڕێتەوە بۆچێ. شێخ سەفیەدینمان هەیە. شێخ سەفیەدین شێخێکی بەناوبانگی چێندەرە ئەردەبێل. شێخێکی بەناوبانگی ئەردەبێلە. بەخۆی لە بنەڕەتدا ناوی شێخ سەفیەدین کوڕی ئیسحاق ئەردەبیلیە. 1552-1334 کە کۆچی دوایی کردیە. بەڵام ئەتوو ئەو ناوەی لێگەڕێ، بەڵام چمان دەوێت شێخ سەفیەدین و ساڵەکەی کۆچی دوایی کردیە. شێخێکی بەناوبانگی ناوچەی ئەردەبێل بوو کە لە ساڵی 1334 کۆچی دوایی کرد. چێ بوو؟ شێخ سەفیەدین. شێخ سەفیەدین خاوەن تەریقەی چ بوو؟ سوفیگەری. شێخێکی بەناوبانگی ئەردەبێل بوو کە خاوەن تەریقەی سوفیگەری بوو. شێخ سەفیەدین بوو. خەڵکێکی زۆر لە ئەنجیریان دەکرد لە چێندەر؟ لە ئازەربایجان. کەواتە ساڵی کۆچی دوایی ئەردەبێل، سۆفیگەری، ئازەربایجان. نازناوی دەوڵەتی سەفەوی دەگەڕێتەوە بۆ شێخ سەفیەدین. شێخ سەفیەدین کۆچی دوایی کرد لە ساڵی 1334. لە ساڵی 1334 شێخێکی بەناوبانگی ناوچەی ئەردەبێل کۆچی دوایی کرد بە ناوی شێخ سەفیەدین. یعنی ئەتوو ئەو خەتت هەیە، ئەو دوو خەتت هەیە، دەتانی 6 تا 7 شێواز هەڵبژاردننی تێدا دروستکەی. تۆزێک مێشکتان بجوولێنن زۆر ئاساییە و زۆر ئاسانە. دێنە سەر چ؟ دێنە سەر سەدەی 16. سەدەی 16 سەرەتاکانی سەدەی 16 تەرازووی سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕە. تەرازووی سیاسی لە سەرەتاکانی سەدەی 16 گۆڕا لە چێندەر؟ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تەرازووی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕا لە سەدەی سەرەتاکانی سەدەی 16. لۆ تەرازووی سیاسی گۆڕە. زانە بەهۆی لاوازبوونی دەوڵەتی ئاقۆیلۆ بەناوبانگی دەوڵەتی سەفەوی زیاتر بوو. دەوڵەتی ئاقۆیلۆ چێ خۆشەویستان؟ ئاقۆیلۆ قەرەقۆیلۆمان هەیە. مەڕی ڕەش مەڕی سپی دوو دەوڵەتی تورکی لە تورکستانی ڕۆژئاوا هاتینە. ئەوانە توانیان دەسەڵاتی مەغولەکان لە ناو بەر دەسەڵاتی خۆیان بەسەر عێراق بچەسپێنن. کاتێک کە ئەوانە دەسەڵاتی خۆیان بەسەر عێراق چەسپان بارودۆخی عێراق لە هەموو بوارێک ڕامیاری
ئابووری کۆمەڵایەتی لاواز بوو کە لاواز بوو چونکە سفەتی سەرەکی هەر داگیرکەرێک ئەوەیە کەوا خوێنی ئەو میلەتە دەمژی هەرچی خێراتی شەیە لە بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەینی چی لێ هات دەرفەتی دروست کرد دەوڵەتی سەفەویش تازە سەری هەڵدا بوو کە سەری هەڵدا بوو بەهێز بوو ها دەسەڵاتی خۆی بەسەر عێراق تا چەسپاند کەواتە سەرەتای سەدەی 16 تەرازووی سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی گۆڕا بەهۆی لاوازبوونی دەوڵەتی ئاقۆینلۆ ئەوەشمان تەواو کرد خۆشەویستان ئێستا بابزانین دەوڵەتی ئاقۆینلۆ بۆ زیاتر ڕوونکردنەوە ئەو دەوڵەتە چێە دەوڵەتی ئاقۆینلۆ بەخۆی هۆزێکی تورکە کە لە ناوەڕاستی ساڵی 1468 بە سەرکردایەتی ئۆزۆن حەسەن دامەزرا ئەمە چمان لەکن گرینگە ئەوانە هەمووی لێگەڕێ ئەو دەوڵەتە توانی کۆتایی بەدەسەڵاتی چێبینی دەوڵەتی قەرەقۆینلۆ ئاقۆینلۆ لە ساڵی 1508 حکمڕانی کرد لەسەر دەستی شا ئیسماعیل سەفەوی کۆتایی هات یعنی هەتا 1508 ئەو دەوڵەتە حکمڕانی عێراقی کرد بەڵام کۆتایی هات کۆتایی بەدەسەڵاتەکەی هات لەسەر دەستی چێ شا ئیسماعیل سەفەوی ئەوە لایەنێک بابین بزانین دەوڵەتی سەفەوی چێە دەوڵەتی سەفەوی ئەو دەوڵەتە بوو کە لەلایەن چێ ئیسماعیل سەفەوی دەوڵەتی سەفەوی لەلایەن ئیسماعیل سەفەوی لە ساڵی 1501 دامەزرا یعنی دامەزراندنی دەوڵەتی سەفەوی لە چ ساڵێک بوو 1501 تەمەشا 1501 ئەو دەوڵەتە دامەزرا 1508 دەوڵەتی ئاقۆینلۆ لەناو برد و ئاقۆینلۆ حکمڕانی کرد هەتا 1508 یعنی 508 دوو خاڵ لە خۆی دەگرتەوە کۆتایی حکمڕانی دەوڵەتی ئاقۆینلۆیە لەگەر ئەوەی لەو ساڵە توانی عێراق داگیر بکە شا ئیسماعیل سەفەوی شا ئیسماعیل سەفەوی لە ساڵی 1501 توانی دەوڵەتی سەفەوی دابمەزرێنی لە چێندەر ئازەربایجان ئەوە سێ ئازەربایجانی ئێرانی ئەو کابرایە توانی کۆتایی بەدەسەڵاتی چێ بهێنی دەوڵەتی ئاقۆینلۆ و داگیری بکات لە ساڵی 1508 کەواتە شا ئیسماعیل سەفەوی توانی لە ساڵی 1508 کۆتایی بەدەسەڵاتی چێ بێنێ دەوڵەتی ئاقۆینلۆ شا ئیسماعیل سەفەوی توانی دەسەڵاتی خۆی بەسەر عێراقدا بچەسپێنێ لە ساڵی 1508 دەوڵەتی ئاقۆینلۆ حکمڕانی عێراقی کرد تا ساڵی 1508 ئەوەشمان زانیم کەواتە دەوڵەتی سەفەوی ناوبانجی زیاد بوو لە سەرەتاکانی سەدەی 16 گوتمان بەهۆی لاوازبوونی دەوڵەتی ئاقۆینلۆیە ئەوە لایەک شا ئیسماعیل سەفەوی کەواتە چێە شا ئیسماعیل سەفەوی فەرمانڕەوایی دەوڵەتی عوسمانیە کە لە ساڵی 1501 دەوڵەتی عەفوەن سەفەوی 1501 دەوڵەتی سەفەوی دامەزراند لە چێندەر لە ئازەربایجانی ئێرانی ئەو کابرایە توانی دەسەڵاتی کۆتایی بە دەسەڵاتی ئاقۆینلۆش بێنێ لە ساڵی 1508 کەواتە کە دین باسی شا ئیسماعیل سەفەوی دەکەین لێرە شا ئیسماعیل سەفەوی 1501 دامەزراندنی دەوڵەتی سەفەویە 1508 کۆتاییهێنان بە دەسەڵاتی ئاقۆینلۆیە ئەو دوو ساڵەشمان زانی وەکو ساڵەکانی 1299 1453
لەگەر چیت کەشمانە بوو 1334 ئەو ساڵانە خۆشەویستان نابی لە بیرکەی. دێین بابزانین چ کارێکی کرد، ئەو کابرایە چ کارێکی کرد. یەکەمیان ڕاگەیاندنی دەوڵەتی سەفەوی لە ئازەربایجانی ئێرانی لە ساڵی 1501. دەوڵەتی سەفەوی ڕاگەیاندرا لە وڵاتی ئێران لە ساڵی 1501 لەلایەن ئەوە کرد ماڵ بژاردن. بەڵام دەیگۆڕم دەرێم شا ئیسماعیل سەفەوی دەوڵەتی سەفەوی ڕاگەیاند لە ئێران لە ساڵی 1501 لە چێ دەر؟ ئازەربایجان 1501. یعنی یەک خاڵە دەیتانم بیگۆڕم بە چوار شێواز هەڵبژاردن. زۆر ئاساییە. خاڵی دووەم چی کرد؟ خۆی بە شای ئێران دەستنیشان کرد. یەک لە کارە هەرە گرنگەکانی لۆ دێتەوە بۆ نمونە، یەک لە کارە هەرە گرنگەکانی شا ئیسماعیل سەفەوی بریتیە لە ABCD. دەرێ ئەی ڕاگەیاندنی دەوڵەتی سەفەوی لە ئازەربایجانی ئێرانی لە ساڵی ئاگا لێبی بزانە خۆشەویستان 1502 دەڵێم. خۆی بە شای ئێران ناساند، شاری تەورێزی کردە پایتەختی خۆی. ئەوە ABCD چ دەرێم؟ دەرێم جگە لە ئەی یاخود تەنها وەڵامی B و C ڕاستە کە ئەوە دەکا ABC. لێرە دیەکەمان چ؟ دیەکە گۆتم جگە لە چێ؟ A یاخود دەرێم وەڵامی B و C ڕاستە. لۆ لەبەر ئەوەی ئەمن ئەو ساڵم گۆڕی، ئەو ساڵە 501 بوو کرد بە 502 کەواتە ئەوە هەڵەیە. خاڵی یەکەمیان ڕاستە دەوڵەتی سەفەوی ڕاگەیان لە ئازەربایجانی ئێرانی، بەڵام ساڵەکەیان ڕاست نییە. ڕاستە ئەوەیان ڕاستە خۆی بە شای ئێران ناساند، تەورێزی کردە پایتەختی خۆی. چارەم خاڵ چییە؟ مەزهەبی شیعەگەری کردە مەزهەبی ڕەسمی دەوڵەت. چێ بوو مەزهەبی شیعەگەری کردە مەزهەبی ڕەسمی دەوڵەت؟ شا ئیسماعیل سەفەوی کەواتە ئەوەشمان کردە هەڵبژاردن. دەسەڵاتی خۆی بەسەر تەواوی ئێران سەپاند، کۆتایی بە دەسەڵاتی دەوڵەتی ئاقۆیلۆ هێنا و عێراقی داگیر کرد لە ساڵی 1501. بۆ نمونە لۆ دێتەوە دەرێ لە کارە هەرە گرنگەکانی شا ئیسماعیل سەفەوی ئەی ئاگادار بە کۆتایی هێنان بە دەسەڵاتی دەوڵەتی قەرەقۆیلۆ. بزانە لێرە دەرێم قەرەقۆیلۆ. دوو یاخود B داگیرکردنی عێراق لە ساڵی 1508. C مەزهەبی سونی کردە تاکە مەزهەبی دەوڵەت. D تەنها وەڵامی B ڕاستە، کەواتە تەنها وەڵامی B ڕاستە. لێو لەبەر ئەوەی دەوڵەتی ئاقۆیلۆ کۆتایی هات لەسە دەستی شا ئیسماعیل سەفەوی نەک قەرەقۆیلۆ. مەزهەبی شیعەگەری کردە تاکە مەزهەب ڕۆڕەوی دەوڵەت نەک مەزهەبی سونە. ئەوەشمان تەواو کرد. دێنە سەر هۆیەکانی داگیرکردنی عێراق و کوردستان لەلایەن شا ئیسماعیل سەفەوی. بابزانی لۆ عێراق و کوردستانی داگیر کرد، چ هۆکارێک وای کرد کەوا عێراق و کوردستان داگیر بکە. دێن هۆیەکانی داگیرکردنی چمانەیە عێراق و کوردستان لەلایەن شا ئیسماعیل سەفەوی. شا ئیسماعیل سەفەوی عێراق و کوردستانی داگیر کرد لەبەر چەند هۆکارێک ABCD. ئەی خراپی و دواکەوتووی باری سیاسی کوردستان و عێراق پڕ لە ئاژاوە و ناکۆچی بوو. یعنی یەکەمیان تایبەتە بە بارودۆخی سیاسی. باری سیاسی دواکەوتوو بوو، خراپ بوو، پڕ بوو لە ئاژاوە و ناکۆچی ناوخۆی. عێراق بایەخێکی گرنگی هەبوو لە بۆ بنەماڵەی سەفەوی چونکە مەزاری گەلێک لە ئیمامی شیعەکان لێبوو.
ئەوە دوو. سێ گرنگی شوێن و زەویزاری کوردستان بۆ کوشت و کاڵ و بەهۆی پیتی زەویەکە و مەڵبەندی گرنگی بازرگانی کەواتە ئەمە لێرە چ دەکەین بازرگانی و کوشت و کاڵ. ئێستا دەین دەڵێم ئەی خراپی و دواکەوتووی بارودۆخی کوردستان و عێراق کە پڕ بوو لە ئاژاوە و ناکۆچی ناوخۆ. ئەوە یەک. بی عێراق بایەخێکی گرنگی بۆ بنەماڵەی سەفەوی هەبوو چونکە مەزاری گەلێک لە ئیمامی شیعەکان تێدا بوو. سێ عێراق یاخود گرنگی شوێن و زەویزار بە تایبەتی لە ڕووی کوشت و کاڵ کە خاچی بەپیت و لە ڕووی بازرگانی کە مەڵبەندی بازرگانی بوو. دی هەر هەمویان ڕاستە. هەر هەمویان. ئەوە هاتی لەسەروەی. بزانە لێرە دەرێ عێراق بایەخێکی تایبەتی و گرنگی بۆ بنەماڵەی سەفەوی هەبوو. عێراق بە شێوەیەکی گشتی نەمان گۆتێ کوردستان چونکە کوردستان ئەمە کە باسی لێ دەکەین شوێنەکەیتی زەویزارەکەیتی لە بۆ کوشت و کاڵ لە بۆ مەڵبەندی بازرگانی کە ئەو زەویزارەی بەپیتە شوێنەکەشی بوویتە مەڵبەندێکی بازرگانی گرنگ. لۆ عێراق بایەخدارە لە بۆ سەفەویەکان لەبەر ئەوەی مەزاری ئیمامی شیعەکانی تێدایە. مەزاری ئیمامی شیعەکانی تێدایە. بابێنە سەر پرسیارێکی بکە. ئەویش پەیوەندی هەیە بە هەڵوێستی شا ئیسماعیل سەفەوی بەچێ؟ بە کورد. بابزانین ئاخۆ سیاست و هەڵوێستی شا ئیسماعیل سەفەوی بەرامبەر بە کورد چۆنە؟ هەڵوێست و سیاسەتی شا ئیسماعیل سەفەوی بەرامبەر بەچێ؟ بە کورد. ئیسماعیل سەفەوی لە سەرەتا سیاسەتێکی نەرمی پەیڕەو کرد لەگەر کوردەکان. هەر هێزێکی سیاسی خۆشەویستان کە بیهەوێ دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەیەک بچەسپێنێ دەبێ لە سەرەتا نەرمونیان بی هەتا وەکو بڕوا و متمانەی خەڵکەکە بۆ خۆی ڕابکێشێ. خەڵکەکە بڕوا و متمانەی پێ بە دەسەڵاتەکەی بێنێ هەتا وەکو دەسەڵاتەکەی لە ناوچەکە جێگیر بوو. ئەوەش هەمان سیاسەتی پەیڕەو کرد. لە سەرەتا شا ئیسماعیل سەفەوی سیاسەتێکی نەرمی لەگەڵ کورد پەیڕەو کرد. لەگەر میر و بەگە کوردەکان پەیڕەو کرد. دوای ئەوەی کەس دەسەڵاتەکەی چەسپا سیاسەتەکەی گۆڕی لە سیاسەتێکی نەرم بۆ سیاسەتێکی تۆند ڕەفتارەکەی تۆند کرد دژی میر و سەرکردە کوردەکان. بۆ نمونە بەشێک لە میر و سەرکردە کوردەکان کە بۆ پیرۆزبایی و دەستخۆشیکردن لە دەسەڵاتی سەفەوی سەردانیان لۆ کردبوون ئەو هەڵوێستێکی بە پێچەوانەی نواند. زۆربەی زۆری ئەو میر و سەرکردانەی چ کرد؟ خستیە بەندیخانە زیندانی کردن. نەک تەنها زیندانی کردن لاشیدان. چێی دانا لە شوێنیان؟ قزر باشەکان سەرسۆرەکان. قزر باشەکان چێنە؟ ئەوانە جەنگاوەری تورکن بەڵام مەزهەبی شیعەگەری پەیڕەو دەکەن. کەواتە ئیسماعیل سەفەوی لە سەرەتا هەڵوێستێکی و سیاسەتێکی نەرمی پەیڕەو کرد لەگەڵ چێ؟ کوردەکان. زۆری پێنەچوو ئەو هەڵوێستە گۆڕا پاشەوەی کەوا دەسەڵاتی خۆی چەسپاند ئەو میر و سەرکردانە کە تەنانەت لە بۆ پیرۆزبایی سەردانی شا ئیسماعیل سەفەویان کرد چی لێکردن؟ دەستگیری کردن و لاشیدان لەسەر فەرمانڕەوایی ناوچەکانی خۆیان. چی لە زیاتی دانان؟ قزر باشەکان کە ئەوانە لایەنگیری دەوڵەتی عوسمانی بوون. ئەفەر سەفەوی. بزانە پرسیارێکی زۆر گرنگمان هەیە. ساڵی 1506 ئەو ساڵەی لەبیر ناکەی یەکەم هێرشی سەفەوی بۆ سەر کوردستان دەستی پێکرد. یەکەم هێرشی سەفەوی بۆ سەر کوردستان دەستی پێکرد لە ساڵی 1506. بزانم 1508 شێندەرە عێراقە کە بەغدای داگیر کرد. کەواتە ئەمە لێرە 1506مان هەیە کە تایبەتە بە کوردستان، 1508مان هەیە کە تایبەتە بە عێراق بە شێوەیەکی گشتی بە تایبەتی بەغدا. یەکەم هێرشی سەفەوی بۆ سەر کوردستان دەستی پێکرد لە ساڵی سەفەویەکان توانیان عێراق داگیر بکەن بە تایبەتی شاری بەغدا لە ساڵی 1508.
چونکە لەو ساڵەی دەوڵەتی ئاقۆی لۆ کۆتایی بەدەسەڵاتی هات لەسەر دەستی شا ئیسماعیل سەفەوی. وەکو باسم کرد قزل باشەکان چێنە هەرچەندە لە پەرتوکەت ئاماژەی پێ نەکردێت چێنە چێنینە، بەڵام ئەمە لێرە پێت دەڵێم جەنگاوەرێکن لە هۆزەکانی تورکن، بەڵام ئەوانە لایەنگیری دەوڵەتی سەفەویان دەکرد، شێخەکانی سەفەوی لە ئەردەبێل، چونکە مەزهەبی شیعەگەریان پەیڕەو دەکرد. دەینە سەر بابەتێکی زۆر گرنگ شەڕی چاڵدران و کاریگەری لەسەر کورد. بابزانین ئەو شەڕە کەی ڕوویدا، چ کاریگەری هەبوو لەسەر کوردستان، چ ئەنجامێکیشی هەبوو. دەین دەڵێن عوسمانیەکان لە دژی فرەوانخوازی شا ئیسماعیل سەفەوی وەستان لە ناوچەکانی کوردستان و عێراق. هەربەتە کە سەفەویەکان دەستیان بە فرەوانخوازی کرد لەسەر حیسابی کوردستان و عێراق، دەوڵەتی عوسمانی دژی ئەو فرەوانخوازیە وەستا. بۆچی دژی فرەوانخوازیەکە وەستا؟ خۆ خاچی بابیوی نییە، بەڵام لەبەر چەند هۆکارێک. چونکە عوسمانیەکان ئەم فرەوەخوازیان بە چ دادەنا؟ بە دەستخستنە ناو سنووری دەوڵەتی عوسمانی. عوسمانیەکان دەیانگۆ کوردستان و عێراق سنووری دەوڵەتی مەیە، کە سەفەویەکان دەسەڵاتی خۆیان بەسەر ئەو ناچە چەسپان مانای ئەوەیە دەستیان خستە نێو سنووری دەوڵەتی عوسمانی. جگە لەوە کوردستان سنوورێکی جێگیری نەبوو، ئەو کاتە هیچ سنوورێکی جیاکەرەوە نەبوو، کەواتە یەکەمیان دەستخستنە ناوەی سنوور، دووەمیشیان نەبوونی سنووری جێگیر. ئامادەکردنی دەوڵەتی سەفەوی لەشکرێکی گەورە بەرەو ئەنادۆڵ و کوردستان لە سەردەمی سوڵتان سەلیم یەکەم. بزانە دەوڵەتی عوسمانی لەشکرێکی گەورەی ئامادەکرد بەرەو کوردستان و عێراق لە سەردەمی چێ؟ سوڵتان سەلیمی یەکەم. بەرەو ئەنادۆڵ وە کوردستان ئەو لەشکرە بۆ هۆکاری ئەوەی کەوە شەڕ وە ناکۆچی ڕووبدا لە نێوان دەوڵەتی عوسمانی وە سەفەوی. باشە، ئەو پرسیارە ئامادەکردنی دەوڵەتی عوسمانی لەشکرێکی گەورە بەرەو ئەنادۆڵ و کوردستان لە سەردەمی سوڵتان سەلیمی یەکەم لەگەڵ هەڵگیرساندنی شەڕ و ناکۆچی لە نێوان دەوڵەتی عوسمانی وە سەفەوی لە ئەنادۆڵ و کوردستان دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. هۆکارەکان بابزانین چییە؟ چەند هۆکارێکمان هەیە کە بۆ هۆی سەرهەڵدانی شەڕ و ناکۆچی لە نێوان ئەو دوو هێزە گەورە. هۆکاری یەکەمیان بابین شی بکەینەوە. طبعا زۆر جار کە ئەوانەی کە بڕوا و متمانیان بە دەسەڵاتی عوسمانی نیان سەفەوی چ دەکەن کە هێزێک لەو هێزانە دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکەدا بچەسپێنێن ڕادەکەن. کەواتە یەکەمیان ئەوانەی لەدەست دەسەڵاتی عوسمانی ڕایان دەکرد پەنایان دەبرد بۆ چێ؟ بە دەوڵەتی سەفەوی. ئەوە یەک. سەفەوی لە ڕێگەی هاوبیرەکانیان، یعنی ئەوانەی کە بڕوا و متمانیان بە دەسەڵاتی سەفەوی هەبوو، هانی خەڵکی ئەنادۆڵیان دەدا شۆڕش بکەن، ڕاپەڕن دژی دەسەڵاتی عوسمانی. ئەوە دوو. سوڵتان سەلیم یەکەم دوای ئەوەی سەفەویەکان هاوبیرەکانی خۆیان لە ئەنادۆڵ هاندا شۆڕش دژی عوسمانیەکان بکەن، هەڵسا بە گواستنەوەیان بۆ ئەوروپا پەرش و بڵاوی کردن. یعنی چ؟ یعنی کورتکراوەی ئەو خاڵە سوڵتان سەلیمی یەکەم هاوبیرەکانی دەوڵەتی سەفەوی لە ئەنادۆڵ پەرش و بڵاو کرد لە بۆ چێ؟ لە بۆ ئەوروپا. لۆ لەبەرەوەی سەفەویەکان هانی خەڵکی ئەنادۆڵیاندا گوتیان شۆڕش بکەن دژی دەسەڵاتی عوسمانی، ڕاوەست نەستن، دام بە دەسەڵاتیان منێن، مەترسی پەرەسەندنی دەسەڵاتی سەفەوی وای لە عوسمانیەکان کرد کەوا لەشکرێکی گەورە بەرەو ئەنادۆڵ و کوردستان بندرێت. عوسمانیەکان لە چێ دەترسان؟ لە پەرەسەندنی، یعنی دەسەڵاتی سەفەویەکە لە ناوچەکە زیاد بێ. کە دەسەڵاتی سەفەوی زیاد بوو لە ناوچەکە مانای ئەوەیە هێزەکانی عوسمانی یاخود دەسەڵاتی عوسمانی دەکەوتە مەترسی لە ناوچەکە. خاڵی پێنجەمیان تایبەتە بە شوێنی جوگرافی. شوێنی جوگرافی کوردستان دەکەوێتە نێوان ئەو دوو دەوڵەتە، یعنی لەشکرکێشی هەر دەوڵەتێک لەو دەوڵەتانە دەبا بە ناو خاچی کوردستاندا تێپەڕی. خاڵی شەشەمیان
کێشەی سنوورە سنووری جیاکەرەوە نەبوو ئەگەر سنووری جیاکەرەوە هەبا دەوڵەتی عوسمانی کە کاتێک لەشکرکێشی دەکرد بە ناو خاشی کوردستان دێدە نەپەڕی بە پێچەوانەش دەوڵەتی عوسمانی شەڕی چاڵدران ڕوویدا کە شەڕی چاڵدران ڕوویدا بابزانین ئەو شەڕە چییە بزانە شەڕێکی مێژووی بوو لە نێوان دەوڵەتی عوسمانی و سەفەوی لە ساڵی 1514 ڕوویدا شەڕی چاڵدرانە جەنجێکی مێژوویە شەڕێکی مێژوویە لە نێوان چێ ڕوویدا لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان لە 23 ئابی 1514 لە چێندەر لە دۆڵی چاڵدێران دۆڵی چاڵدران دەکەوێتە چێندەر باکووری ڕۆژئاوای دەریاچەی ئورمیە ئەو جەنگە کۆتایی هات بە چێ بە سەرکەوتنی عوسمانیەکان جەنجێکی مێژوویی بوو لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان ڕوویدا و کۆتایی هات بە سەرکەوتنی عوسمانیەکان نە ساڵەکەی دایە و نە هیچ چاڵدرانە لۆ چونکە پێی گۆتی شەڕێکی مێژوویە شەڕی چاڵدران ڕوویدا لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان لە 23 ئابی ساڵی 1514 کەواتە 1514 دەیمە ناو ئەو لستە ساڵانەی کە پێویستە لە بیری دەکەم 23 ئاب 1514 ئەو شەڕە لە شوێندا ڕوویدا شەڕێکی مێژوویی بوو لە 23 ئابی ساڵی 1514 لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان ڕوویدا لە دۆڵی چاڵدێران لە دۆڵی چاڵدران کە دەکەوێتە باکووری ڕۆژئاوای دەریاچەی ئورمیە بۆ نمونە پێت دەرێ باکووری ڕۆژهەڵات بۆ نمونە پێت دەرێ باشوور بۆ نمونە دەرێ ڕۆژهەڵات هەتاوەکو وەڵامەکانت لێ زۆر بکە بەڵام ئەتو نابی تێکەڵ بکەی نابی لەبیری بکەی باکووری ڕۆژئاوای دەریاچەی ئورمیە وەکو پێم گوتی ئەو جەنگە لۆ بە جەنگێکی مێژووی دادەنرێت بە شەڕێکی مێژووی دادەدرێت لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان بزانە یەکەم شەڕ بوو لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان ڕوویدا کە عوسمانیەکان توانیان سەرکەوتن بەسەر سەفەویەکان بەدەست بهێنن یعنی یەکەم شەڕ بوو لە نێوان ئەو دوو هێزە ڕوویدا عوسمانی سەفەوی کە کۆتایی هات بە سەرکەوتنی عوسمانیەکان شا ئیسماعیل سەفەوی لەو شەڕە بریندار بوو کە بریندار بوو هەڵات و تەورێزی جێهێشت شا ئیسماعیل سەفەوی بریندار بوو تەورێزی جێهێشت لە ئەنجامی شەڕی چاڵدران شا ئیسماعیل سەفەوی بریندار بوو هەڵات و تەورێزی جێهێشت لە ساڵی لە ئەنجامی شەڕی ساڵەکە 514 شەڕەکە چاڵدێرانە پایتەختی دەوڵەتی سەفەوی داگیر کرا تەورێز یەک لە بزانە لۆ دێتەوە دەرێ یەک لە ئەنجامە هەرە گرنگەکانی شەڕی چاڵدرانی نێوان عوسمانیەکان و سەفەویەکان بزانە بۆ نمونە ئەی پێت دەڵێ چ ئەی داگیرکردنی تەورێز بی چت پێ دەڵێ هەڵاتنی شا ئیسماعیل سی عوسمانیەکان سەر نەکەوتن دی جگە لە سی کەواتە دی تەواوە لۆ چووکە عوسمانیەکان سەرکەوتن شا ئیسماعیل سەفەوی هەڵات تەورێزی جێهێشت تەورێزی جێهێشت ئاگدارن ئەوە لەلایەک بابێ چەند تێبینیەکمان هەیە لەسەر
ئەو جەنگە تێبینی یەکەم وەکو باسم کرد دوای سەرکەوتنی عوسمانیەکان لە شەڕی شازرانی 512 تەورێز جێهێدرا لەلایەن شا ئیسماعیل سەفەوی. سوڵتان سەلیم یەکەم پاشەوەی کەوا سەرکەوت بەسەر سەفەویەکان لە شەڕی چادران تەورێزی جێهێش دەگەڕێتەوە بۆ چێ؟ بۆ ئەماسیا. ئەماسیا لە چێن دەرە؟ ناوەڕاستی ئەنادۆڵ. کەواتە دوای سەرکەوتنی عوسمانیەکان بەسەر سەفەویەکان لە شەڕی چادران سوڵتان سەلیم یەکەم تەورێزی جێهێشت و ڕووی کردە ئەماسیا. دوای گەڕانەوەی سوڵتان سەلیم یەکەم بۆ ئەماسیا شا ئیسماعیل سەفەوی دەگەڕێتەوە چێندەر تەورێز. کورد لۆ هاوکاری دەوڵەتی عوسمانی کرد لە شەڕی چالدران. بزانە هاوکاریکردنی کوردەکان بۆ عوسمانیەکان لە شەڕی چالدران دژی سەفەویەکان، سەرکەوتنی عوسمانیەکان لە شەڕی چالدران بەسەر سەفەویەکان بە هاوکاری کورد بوو. لۆ لەبەر ئەوەی شا ئیسماعیل سەفەوی خراپەیەکی زۆری لەگەر کوردەکان هەبوو. نەمانگوت زۆربەی زۆر و میری کوردەکان کە هاتن سەردانیان کرد لایدان و زیندانی کردن چێ لە زیاتی دانان قزل باشەکان. کوردەکان پاڵپشتی دەوڵەتی عوسمانیان کرد لە ڕێگای چێ؟ مەلا ئیدریس بەدلیسی کەسایەتیی ناوداری کورد. دێنە سەر کۆتایی بابەتەکەمان کە ئەنجامەکانی شەڕی چالدرانە. ئەوە کۆتا بابەتی ئەو ڕۆمان دەبی کە باس لە ئەنجامەکانی شەڕی چالدرانی 514 دەکەین. یەکەم دابەشکردنی کوردستان لە نێوان عوسمانیەکان و سەفەویەکان بەشێکی زۆری کەوتە ژێردەسەڵاتی عوسمانی. ئەوە لەلایەک عوسمانیەکان بەهۆی داگیرکردنی بەشێکی زۆری کوردستان توانیان پارێزگاری لە سنووری ڕۆژهەڵاتی خۆیان بکەن. سەردەمێکی نوێ لە شەڕ و ناکۆچی لە نێوان هەردوو دەوڵەت دەست پێ دەکا لە سەدەی 16 تا سەدەی 20. ئێستا دێین ئەو سێ خاڵە. بزانە خۆشەویستان دابەشکردنی کوردستان ڕاستە دەگەڕێتەوە بۆ شەڕی چالدرانی 1514. بەڵام کە گۆتی دابەشکردنی کوردستان بە شێوەیەکی فەرمی دەگەڕێتەوە بۆ چێ؟ ناگەڕێتەوە بۆ شەڕی چالدران، دەکەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەی ڕێخستنی سنوور زەهاو 1639 کە لە بەشی دووەم باسی دەکەین. هەرچەندە لە ئەماسیاش 1555 کوردستان دابەش کرا. کەواتە یەکەم دابەشکردنی کوردستان دەگەڕێتەوە بۆ بزانە نەیگۆتیە ڕسمی کەواتە شەڕی چالدرانە. بەهۆی سەرکەوتنی عوسمانیەکان لە شەڕی چالدران توانیان پارێزگاری لە سنووری خۆرەڵاتی خۆیان بکەن. سەردەمێکی نوێ لە ناکۆچی و ململانێ دەست پێ دەکات لە نێوان ئەو دوو هێزە لە سەدەی 16 هەتا سەرەتەکانی سەدەی 20. سەردەمێکی نوێ لە شەڕ و ناکۆچی لە نێوان عوسمانی و سەفەوی دەست پێ دەکات لە سەدەی 16 تا سەرەتاکانی سەدەی 20 لە ئەنجامی چ؟ لە ئەنجامی جەنگی چالدێران. کەواتە ئەوانە هەڵبژاردنە. عوسمانیەکان توانیان بەهۆی داگیرکردنی بەشێکی زۆری کوردستان پارێزگاری لە سنووری خۆرەڵاتی خۆیان بکەن بەهۆی سەرکەوتنیان لە شەڕی چالدران. یەک لە ئەنجامەکانی شەڕی چالدران عوسمانیەکان بەهۆی داگیرکردنی بەشێکی زۆری کوردستان توانیان پارێزگاری لە سنووری خۆرەڵاتی خۆیان بکەن. ئەوجا ABCD لۆدەینەوە یان یەک وەڵام ڕاستە یان دوو وەڵام سێ وەڵام ئەوجا لە دی پێ دەرێ جگە لە ئەی یاخود هەموو لۆدەینەوە بە شێوەیەکی هەڵە دەرێ هەموو وەڵامەکان ڕاستن هەڵەن کەواتە دەرێ هەموو وەڵامەکان هەڵەن. لێرە لەوانەیە لۆت بنووسی سەدەی 15 تا سەدەی 19 کەواتەوە هەڵەیە. لێرە سنووری خۆرهەڵات نا خۆر ئاوا دۆ دەنووسی کەواتە هەڵەیە. لێرە بەشێکی زۆری کوردستان دەکەوێتە ژێردەسەڵاتی سەفەوی هەڵەیە دەکەوێتە ژێردەسەڵاتی عوسمانی کەواتە هەرسێ خاڵ هەڵە دەبیتن ئەتو لە دی دەرێ هەموو وەڵامەکان هەڵان یاخود دی پێت دەرێ تەنها وەڵامی بی ڕاستە فعلا تەنها وەڵامی بی ڕاستە چونکەمە لێرە گۆتمان عوسمانیەکان بەهۆی داگیرکردنی بەشێکی زۆری کوردستان توانیان پارێزگاری لە سنووری خۆرهەڵاتی دەوڵەتەکەی خۆیان بکەن. خۆشەویستانم بابەتی ئەو ڕۆمان کۆتایی هات هیوادارم سوودی هەموو لایەکی هەبی
بەخواتان ئەسپێرم تاکو و دیدارێکی تر هەر شاد و کامەران بن.